من ناوم سەلاح قادر بۆینی پیشەمان لە ئەسڵا ئیشی بنێشت و بنێشتکردن و کوڵاندنی بنێشتە. ئێمە دوایەوەی بنێشتەکە بڵێن لە شاخ بەرهەمەهێنرێت وەی کرێتە تەنەکە و ئەیهێنینەوە بۆ ئێرە لێرە جارێکی تر ئەبێ بەو شێوازە بیپاڵینەوە نەک چاوڵێکی دارێشتێ چرکەی شتێکی کەیتیان کە پاڵەتمان لێرە ئاگرێکی تیژیەکەی ئەبێ ئاگایشمان لێبێت کە ئەو مەنجەڵە کە بنێشتەکەی تیاکڵین ئاگرەکە نزیکی نەبێت لەبەرەوە کە کوورەم بۆ کردووە من لەبەرەوە گەر وەکو ئەوە بڵێن غازاتی هەیە و گڕەگرێت ئەبێ زۆر حساسە و ئاگاو لێبێت. دوای ئەوەی کە بنێشتەکەی خێتە سەر نزیکەی بۆ ماوەی بڵێن تەنەکەیە کەمتر ئاوی تێ دەکەیت. ئەم بنێشتە جگە لە ئاو هیچیکەی تێ ناکەیت چونکە بنێشتی کوردی ئەسڵی هیچ شتێکیکەی تێ ناکەیت جگە لە ئاو. ئەگەر هەر شتێکیکەی تێکەی قبولی ناکاو ئەوە لە کوڵانەکە جوان دەرناچێت. ئەبێ ئێمە ئەم بنێشتە بڵێن تێستی کرد بە ئەم دارە تێستێکەی چەند جارێکە تێستیکەی لەبەرێ بزانانی ئەم بنێشتە کاتیەوەی هاتووە بەکاربێ بۆ جوینیان نا چونکە ئەگەر ئەم بنێشتە نەرمە بۆ نمونە ئەوە نەبێت ئەوەی تێبێت قسە بگات تۆ ئەکڵێ ڕەقم ئاوی سەربان کردن ئاوی ئەو بنێشتم هەر دایم بۆ خۆمان و بۆ دوکان و ئەوانە کوڵاندووە بەس ڕۆژێک بڵێن مەراقم بوو چۆن ئەم بنێشتە ئەسڵێ بۆ لە بازاڕە نییە من بەکاری بێنم و یان خەڵکیکە بەکاری بێن لەبەرەوە بیر منەوە کردووە کە بنێشتێکی کوردی ئەسڵی وەکو چۆن جارانی پێشوو بە شێوەیەکی سروشتی کوڵاندویانە ئاوا بیکوڵێنمەوەی خەمە بازار ئیتر وردە وردە لەخوا بە زیابێ ئێمە دەستمان بە ئیش کرد و مشتەرەکانمان بڵێن زۆر حەزیان لێ بوو داخوازی زیاتری لەسەر بوو هەر بۆی لە ڕێی چەند برایەکۆ بڵێن ئەوان داوای دەکەن کە ئێمە ئیشەکان بۆ بکەین بە شێوەیەکی گەورەتر و چاکتر و ئیشی جوملە و فراوانتری بکەین ئیشەکە و لەخوا بە زیابێ ئێستا ئێمە ئەو ئیشەمان دەست پێ کردووە و خەڵک زۆر لێ ڕازیە و خەڵک حەزی لەو بنێشتە کوردی ئەسڵیە و ڕۆژ بە ڕۆژ داخوازی لەسەر زیاترە وڵا لەخوا بە زیاب کە دوای ئەوەی بڵێن لە کوردستانە ئێستا بنێشتەکەمان ناسراوە کە کارگەی دەستی بنێشتی کوردی بۆین لە ڕێی بڵێن چەند برایەک لە وڵاتانی ئەوروپا و هەتا ئەمریکا و ئەوانە لە بڵێن خواستیان هەیە بۆ ئەم بنێشتەی ئەمە کە ئیبەن خەڵکیکەی خوا زۆر داوای ئەکەن و زۆر تامەزروی ئەو بنێشتن و بۆیان دەرەکەوێت کە ئەمە بنێشتێکی ئەسڵی کوردیە و بۆیان ڕەوانە ئەکەنیان ئەوە تا خۆیان کەسێک گەنێرن بنێشتەکان تەسلیمەکەن. على رسول الله